شەوی ڕابردوو لە ئێرانەوە 11 موشەکی بالیستی ئاراستەی شاری هەولێر کران. دەست بەجێ سوپای پاسدارانی ئێران بەرپرسیارەتی هێرشەکەی لە ئەستۆ گرت و بانگەشەیەوەی کرد کە بارەگای سیخوڕی دەستگای هەواڵگری ئیسرائیل مۆسادی کردووەتە ئامانج. وەزارەتی دەرەوەی ئێران لە یەکەم کاردانەوەیدا هێرشەکەی بە بەرگریکردن لە ئاسایشی وڵاتەکان و بەرەنگاربوونەوەی تیرۆر ناوبرد. خدمت شما عرض کنم که رأس 12 الحمدلله همه کاران با موفقیت انجام شد. 4 جنوب خوزستان به مقصد این گروه تکفیری تو ادلب شلیک شد با موفقیت. هێرشەکە ڕاستەوخۆ بە سەرپەرشتی ئەمیر عەلی حاجی زادە فەرماندەی هێزی ئاسمانی سوپای پاسداران ئەنجام درا. ناوبراو لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا ڕاستەوخۆ زانیاریەکان بە فەرماندەی گشتی سوپای پاسداران دەدات و دەڵێت بە 4 موشک لە پارێزگای کرماشان و 7 موشک لە پارێزگای ئازەربایجانی خۆرهەڵاتەوە بنکەی زایۆنیستیان کردووەتە ئامانج. دواتر دەرکەوت کە ئەو شوێنی کراوەتە ئامانج ماڵی بازرگانێکی هەولێرە بە ناوی پێشڕە و دزەیی. بەهۆیەوە خۆی و منداڵێکی و کارگوزار و پاسەوانێک کوژران. هەروەها بازرگانێکی عێراقی بە ناوی کەرەم میخائیل میوانیان بووە و ئەویش گیانی لەدەستداوە. بێپاسا و نامەردانە هەولێر دیسان کرایەوە بە ئامانج. هێرشەکان کاردانەوەی فراوانی بەدواداهات و مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم وتی هەولێر بە موشەکی سوپای پاسدارانی ئێران بەبێ پاسا و کراوەتە ئامانج. وتیشی بە توندی ئەم تاوانە بەرامبەر بە خەڵکی کوردستان شەرمەزار دەکەم. داواش لە حکوومەتی فیدراڵی دەکەم هەڵوێستی توندیان هەبێت. هەروەها داوای هەڵوێستی لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کرد. لەلایەکی دیکەوە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە توندی سەرکۆنی هێرشەکەی کرد و وتی بەردەوامی بە ئامانجگرتنی هەرێمی کوردستان و شەهیدکردنی هاوڵاتیان تاوانکاریەکی بێپاسا و دژ بە یاسا نێودەوڵەتیەکان و دراوسەیەتی و بەها مرۆیەکانە. هەروەها پێشێلکردنی زەقی سەروەری و ئارامی و سەقامگیری عێراقە. جەختیشی کردەوە کە هەرێمی کوردستان هەرگیز بۆ هیچ لایەنێک سەرچاوەی هەڕەشە نەبووە و نابێت. لای خۆشیەوە حکوومەتی عێراقی هێرشەکەی ئیدانە کرد و بە تێکدان و پێشێلکردنی سەروەری عێراق ناوی برد. ڕاشی گەیاند کە لەسەر ئەو هێرشە سکاڵا لە نەتەوەی گرتوەکان تۆمار دەکەن. هێرشەکەی سەر هەولێر جگە لە ناوخۆ لەسەر ئاسی دەرەوەش کاردانەوەی بە دوای خۆی داهێنا. ماتیۆ میلەر وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند وڵاتەکەی بە توندی ئیدانی ئەو هێرشانە دەکات کە ئێران لە هەولێر ئەنجامیدان. هەروەها دەڵێت دژی هێرشە موشەکیە بێباکەکانی ئێرانن کە گورزێکە بۆ سەر سەقامگیری عێراق. دەیڤید کامێرۆن وەزیری دەرەوەی بەریتانیا ئیدانی هێرشەکەی کرد و وتی ئەم هێرشە بێبەڵگانە پێشێلکردنی سەروەری و یەکگرتووی خاکی عێراقن و مای قوبوڵ نین. لەلایەکی دیکەوە وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا سەرباری ئیدانەکردنی توند ڕایگەیاند ئەو هێرشانی سەر هەولێر پێشێلکردنی سەروەری خاکی عێراقن و سەقامگیری ناوچەکە دەخەنە ژێر مەترسیەوە. هاوکات وەزارەتی دەرەوەی فەڕەنسا ڕایگەیاند فەڕەنسا زۆر بە توندی سەرکۆنەی هێرشە موشەکیەکەی سەر هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دەکات لەلایەن سوپای پاسدارانی ئێرانەوە. فەڕەنسا هێرشەکەی با پێشێلکردنی زەق و قبوڵ نەکراو بۆ سەر سەروەری و ئاسایشی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە ناوبرد و ڕایگەیاند هێرشەکان دەبنە هۆی زیادبوونی گرژیە هەرێمیەکان و پێویستە بوەستێنرێن.